سڵاوتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەسی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی چەوار لە ئیلام مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیکی کوردستان ئەشکەنجەی جەستەیی و زەرونی وریشە مرادی لە گرتوخانەی سڵاتی تاران لە سەدارەزانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزڵ هەزاری کەرەج لە سەدارەزانی 28 بەندکراوی کورد لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا دیانەدەستانی 6 کۆرپەڵە لە نەخۆشخانەی هاجەری شاری کورد کۆبوونەوە ئێرانیانی سوید و هۆلەند لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵی عەدام و دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل درێژە هەواڵەکان ناڕزایەتی کرێکارانی پێترۆشیمی چوار لە ئیلام بەیانی چوارشەممە 19 مانگی ڕەزبەر ژمارەیەک لە کرێکارانی پێترۆشیمی چەوار لە پارێزگای ئیلام لە ناڕزایەتی بەدۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە بە وتەی کرێکارانی ناڕازی نزیکەی 600 کرێکاری شەرکەتی پێترۆشیمی چەوار ماوەی 2 ساڵە چاوەڕێ چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پێشەکانیانن کرێکاران دەڵێن بەشێک لەو گۆڕانکاریانەی لە بەرپرسان پاش خۆکوژی چەند کرێکاری ئەو ناوەندە بەڵێنیاندا بوو جێبەجێ بکرێت هێشتا بەکردەوە دەرنەهاتووە و هیچ چاودێریەک بەسەر بەڕێوەبەرانی پێترۆشیمیدا نییە. مانگرتنی کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیکی کوردستان بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر کرێکارانی کارخانەی ڕۆیا پلاستیکی کوردستان لە شارۆچکەی سەنعەتی ژمارە 1 سنە لە ناڕزایەتی بەدۆخی خراپی پیشەیی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت بە پێزانیاریەکان نزیکەی 150 کرێکاری کارخانەی ڕۆیا پلاستیکی کوردستان بە 20 ساڵ پێشینەی کاریەوە ڕۆژێ 12 ساعت کار دەکەن بەڵام ڕێژەی حەقدەستیان لەو شتەی وەزارەتی کار دیاری کردووە زۆر کەمترە بە وتەی کرێکاران تا ئێستا چەند جار لە ئەزکەمی هەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕیوە بەڵام خاوەنکار هیچ بایەخێکی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. ئەشکەنجەی جەستەیی و زەرونی وریشە مرادی لە گرتوخانەی سڵاتی تاران وریشە مرادی ناسراو بە جوانە سنە چالاکی سیاسی خەڵکی سنە و لە ئەنجامانی ڕێکخراوی کەژار لەلایەن هێزەکانی سڵاتی سنەوە بە سەختی ئەشکەنجەکراوە و پاشان بۆ گرتوخانەی سڵاتی تاران گوازراوەتەوە و لەوێش بە سەختی ئازاردراوە. وریشە مرادی ڕۆژی سێشەممە جێی گەلاویژی ئەمساڵ لە ڕێگای مەریوان سنە لەلایەن هێزەمنیەکانەوە بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر و بۆ گرتوخانەی شەرەمفەری سنە گوازرایەوە بە پێزانیاریەکان وریشە تا ئاستێک بە سەختی ئەشکەنجە دراوەکە خوێنی هەڵێناوەتەوە و بە تەواوەتی لە هۆشووە ناوبراو هەروەها نەخۆشی میگرێنی هەیە و لە 2 مانگ و 7 ڕۆژی ڕابردوودا لە دەستڕاگەیشتن بە زەرمان بێبەری کراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. وریشە لە ماوەی بەندکرانیدا لە ماکی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و کە سوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. لە سێدارەزانی بەندکراوێکی کورد لە زیندانی قزڵ هەزاری کەرەج بەیانی دووشەممە 17 مانگی ڕەزبەر سزای عەدامی بەندکراوێکی خەڵکی سنە بە ناوی سامان محەممەدی خەیارە لە زیندانی قزڵ هەزاری کەرەج جێبەجێکرا بە پێی راپۆرتەکان سامان محەممەدی خەیارە پێشتر بە تۆمەتی پێکێنانی گروپی چەکداری بۆ ڕووخانی ڕژیم دەست بەسەر و بە عەدام محکوم کرابوو ناوبراو بۆ ماوەی 7 ساڵ لە زینداندا بووە و بەیانی دووشەممە حکومەکەی لە زیندانی قزڵ هەزاری کەرەج جێبەجێ کراوە. برینداربوونی دوو کرێکار لە پاڵاوگەی ئیلام بەیانی سێشەممە 18 مانگی ڕەزبەر دوو کرێکاری پاڵاوگەی ئیلام بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕووداوهاتن و پاش برینداربوون بۆ نەخۆشخانە گوازرانەوە بە پێی راپۆرتەکان کاتژمێر 3 و 25 خۆلەکی بەیانی ڕۆژی سێشەممە تەقینەوەی گاز بووە هۆی کۆچنە خوارەوەی دوو کرێکاری پەیمانکاری لە پاڵاوگەی ئیلام و بەهۆی قورسی برینەکان ڕەوانەیە نەخۆشخانەکران. ناڕۆنی چارەنووسی ئازاد حاجی میرزایی لە گرتوخانەی سڵاتی سنە
ئازاد حاجی میرزایی شارۆمەندی خەڵکی سنا کە 20 ڕۆژ لەوە پێش لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا بوو چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ئازاد حاجی میرزایی بەیانی شەممە 25 خەرمانانی 1402 هاوکات لەگەڵ ساڵوەگەری قەتبە حکوومەتی ژینامینی لە ماڵەکەی خۆیدا لەلایەن ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەرکرا. ناوبراوە لە ماوەی بەندکرانیدا تەنیا یەک جار پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا هەبووە و ڕایگەیاندووەکە لە گرتووخانەی شارانپەری سنا ڕاگیراوە. لە سێدارەدانی 28 بەندکراوی کورد لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای عەزام ناوەندەکانی مافی مرۆڤ ڕایانگەیاند. لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا 28 بەندکراوی سیاسی کورد لە نێوان ساڵەکانی 2012 بۆ 2023 زاینی لە سێدارە دراون. بە پێو راپۆرتە تەرمی 21 کەس لە ئەعدامکراوان ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوە و تەنیا شوێنی ناشنی 7 بەندکراو بەناوەکانی شێرکۆ معارفی، ڕەزا مامەدی، سمکۆ خورشیدی، سیروان نەژواری، حەیدەر قوربانی، محەممەد مهدی کەرەمی و هێمن مستەفای دیارە، بەڵام هێشتا بنەماڵەکانیان لە ژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکاندان. بە پێزانیاریەکان 5 بابەت لە ئەعدامەکان بە شێوەی بە کۆمەڵ و لە گروپی 2 بۆ 3 کەسی ئەنجام دراوە وەکو حەبیبۆڵڵا گوڵپەریپۆر و ڕەزا مامەدی پێکەوە لە زیندانی ورمێ، عەلی و حەبیب ئەفشاری پێکەوە لە زیندانی ورمێ، زانیار و لوقمان مۆرادی و ڕامین حسەین پەناهی پێکەوە لە زیندانی ڕەجای شار، دیاکۆ ڕەسوولزادە و سابر شێخ عەبدوڵڵا پێکەوە لە زیندانی ورمێ، هەروەها ئەحمەد شەباب و ناسر عەزیزی 2 پێشمەرگەی حەتکا بە شێوەی ئیعدامی سەحرایی ئەنجام دراوە. کۆبوونەوەی خوێندکارانی مەسکەنی ملی لە قەزوێن ڕۆژی سێشەممە 18 ڕەزبەری 1402 خوازگارانی مەسکەنی ملی لە شاری قەزوێن دژ بە ناڕوونی چارەنووسیان لە بەردەم وەستانداری کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان هەر جار و بەرپرسێک بەڵێنی ڕادەستکردنی خانوەکانیان پێدات، بەڵام بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە و تەنیا پارەی زۆرتر لە خەڵک وەردەگرن و چارەنووسی خانوەکانیان بە ناڕوونی ماوەتەوە. خوازیارانی مەسکەنی ملی هەموویان کرێکارن و تەنیا مانگی 7 ملیۆن تمەن وەردەگرن، لە حاڵێکدا قستی مانگانەیان 8 ملیۆن و 700 هزار تمەن دیاری کراوە. ناڕزایەتی خەڵکی مورادابادی چابەهار لە ئاز بڕانی کارەبا شەوی سێشەممە 18 مانگی ڕەزبەر دانیشتوانی ناوچەی مورادئابادی چابەهار لە ئاز قەتعی 4 ڕۆژەی کارەبا ناڕزایەتیان دەربڕێ و لە بەردەم ئێدارەی بەرق کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان 100 خێزانی ناوچەی مورادئابادی چابەهار ماوەی 4 ڕۆژە کارەبایان نییە و هیچ بەرپرسێکی ڕژیم بایەق بە کێشە و گرفتەکانیان نادات. شەوی سێشەممە کۆمەڵێک لە خەڵکی ناڕازی هاوڕێ لەگەڵ قوسابیان لە بەردەم ئێدارەی بەرقدا کۆبوونەوە و خوازیاری چارەسەرکردنی کێشەکەیان بوون. گیانەدەستانی سوختبەرێک لە مێحوەری سەراوان سوختبەرێکی بەلوچ شەوی دووشەممە 17 مانگی ڕەزبەر بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلەکەی لە مێحوەری سەراوان گیانی لەدەستا. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز شەوی دووشەممە ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی بەلوچ بە ناوی عەبدوڵڵا دەرزادە لە مێحوەری خاش بۆ سەراوان و لە نزیک شاری گەشت بەهۆی ڕووداوی هاتوچۆ وەرگەڕاوە و شۆفێرەکەی دەست بە جێگیانی لەدەستاوە. سەپاندنی سزای 12 ساڵ زیندان بەسەر 4 شارۆمەندی بەهایی لە تاران لە ڕۆژانی ڕابردوودا لە قی 36 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران حکمی 12 ساڵ زیندانی 4 شارۆمەندی بەهایی پشتڕاست کردەوە. بە پێڕاپۆرتەکان 4 شارۆمەندی بەهایی خەڵکی تاران بەناوەکانی شادی شەهیدزادە بە 5 ساڵ، مەنسوور ئەمینی بە 3 ساڵ، عەتاوڵڵا زەفەر و وەلیۆڵڵا قەدەمیان هەر یەکە و بە 2 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراون. دەستگای قەزای ڕژیم ئەو 4 شارۆمەندەی بە تۆمەتی ئەندامەتی لە گروپ و ڕێکخراوەی نایاسایی دژبەری ڕژیم و تەبلیغ دژی نیزام سەرجەم بە 12 ساڵ زیندان محکوم کردووە.
گیانەدەستانی 6 کۆرپەڵا لە نەخۆشخانەی هاجەری شاری کورد. دادستانی شاری کورد ڕۆژی سێشەممە 18 ڕۆژبەر ڕایگەیاند 6 کۆرپەڵا لە نەخۆشخانەی هاجەری شاری کورد بە هۆکارێکی نادیار گیانیان لەدەستاوە. بە وتەی بەرپرسانی پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە و هێشتا هۆکاری مردنی یەکجارەی 6 کۆرپەڵا ڕوون نەکراوەتەوە، بەڵام پەروەندەی قەزایی بۆ ئەو ڕووداوە سازکراوە و سەرۆکی نەخۆشخانەی هاجەری شاری کورد بۆ دادگا بانکێش کراوە. کۆبوونەوەی ئێرانیانی سوید و هۆلەند لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەعدام. ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی سوید و هۆلەند لە دوو چالاکی جیاجیا و هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای ئەعدامدا دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە ستۆکۆڵمی سوید لە کۆبوونەوەیەکدا ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگە ئازادی و بەرابەری گرت و خوازگاری ڕاگررتنی سزای ئەعدام لە ئێران بوون. هەروەها لە ئەمستردامی هۆلەند ئێرانیانی ئازادیخواز لە کۆبوونەوەیەکدا وێنێ قوربانیانی سەرکوتی ڕژیمیان بڵاو کردەوە و زاوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد گوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی زیاد بکەن بۆ ئەوەی سزای ئەعدام ڕابگرێت. دووە هەواڵ دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر و هاوکات لەگەڵ پێنجمین ڕۆژی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ڕێژەی قوربانیانی غەزە بۆ 920 کەس و لە بریندارەکانیش سنووری 4000 تێپەڕاند. لە بەرامبەردا ڕێژەی کوژراوانی ئیسرائیل بۆ 1200 کەس هەڵکشاوە و ئاماری بریندارەکان سنووری 2300 کەسی تێپەڕ کرد. بە پێڕاپۆرتەکان شەوی سێشەممە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە بەردەوام بوو و چەند فەرماندە و وەزیری دەوڵەتی حەماس کوژران. هەروەها لە خاکی سووریاوە بە هاوەن بنکەی ئەرتەشی ئیسرائیل بردومانکرا و لە لوبنانیشەوە هێرشی موشەکی کرایە سەرخاکی ئیسرائیل. ئەرتشیە وڵاتەش بە فڕۆکەی جەنگی و تۆپخانە وەڵامی هێرشەکانی دایەوە. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی ئیسرائیل زۆربەی قوربانیان کەسانی مەدەنین و ڕۆژی ڕابردوو لە گوندی کەفەر عەزا تەرمی 7 کەس دۆزراوەتەوە کە 40 کەسیان منداڵ بوون و سەریان لەلایەن چەکدارانی حەماسەوە بڕاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بن.